پێت وایە سەرۆکی هەرێم لە ماوەی 8 ساڵی سەرۆکایەتی خۆیدا هیچ دەستکەوتێکی نەبوو بێت کە سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی هەرێم ئێمە یەک قونسولیەشمان لە هەرێمی کوردستانە بۆ ئێستا خاوەنی 25 قونسولی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم لەو ڕۆژەی بۆ سەرۆکی هەرێمە تا ئێستا لە ماوەی 8 ساڵە 7 جار ڕئیسی ئەمریکای بینیوە. تەقسیری سەرۆکی هەرێمیش لەو مەسەلەیەدا ئەوەیە کە کەسی هەتا ئێستا محاسبە نەکراوە گوزانی تەنە تا ئێستا کە یەک لە نوێنەرەکانی کورد لە بەغدا محاسبە کرابێت هەر دێن لە تەلەڤیزیۆن داوا دەکەن کە مادەی 130 جێبەجێ بکرێن لە شوێنەکەی خۆی کە پێویستە باسیکەن باسییان نەکردووە. ئەگەر مەسعود بارزانی نەبوایە ئەمریکا و هەموو وڵاتانی ئیقلیمی زەختیان لەسەرەوە کرمان جۆران نەبێتەوە بە سەرۆک کۆمار بە کورتی دەرێم نەخێر نەبووە بە مەرجع و 8 ساڵ تەمەنیشی زۆرە و ماوەیەکی زۆرە ئەو ماوەیە ئەو وەکو سەرۆکی هەرێم تەسەڕوفی نەکرد. ئەگەر مەسعود بارزانی نەبوایە لە ناو دەستورە پێشمەرگە بە میلیشە حساب بکرا. سەرۆکی هەرێم ئەگەر لەگەر سوندەکەی خۆی بیست بە جێبەجێ بکات دەبووە چەند جارێکی استقاڵی بکرد بە لەسەر ئەو شتانەی کە ڕوویاندا. مەسعود بارزانی نەپێویستی بە ئۆپۆزیسیۆنە بێتە مەرجع. مەسعود بارزانی تاریخی کاتە مەرجع. دایرێکی ئۆپۆزیسیۆنیان سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن گوتی دەستێکی ئەمین هاتا ئێستا بەس پارتی وەی گوتووە هەموو ئۆپۆزیسیۆن ڕەتی دەکەنەوە. ئەوی لە دەسەڵات بێ گەندەڵە ئەوی لە ئۆپۆزیسیۆن بێ پەریەکە بۆ خۆی هەموو کەس دەزانێت ئەوی لە ئۆپۆزیسیۆن ئەوانیش پارێزیانەوەنە پاک نییە. لە سەرەتای بەرنامەکە ئێمە پرسیارێکمان کرد دوای 2 جار بیرکردنەوە و 2 جار دەنگدان دەمانەوێت بزانین تا چەندە گفتوگۆکانی ناو بەرنامەکە ئاراستەی بیرکردنەوە و قەناعەتیانی گۆڕیوە.